ئەمە بەشی سەرەوەی شاخە داڕماوەکەی ڕێگای هامڵتۆنە. لێرە ئەو شوێنەیە کە دوێنێ ئێوارە داڕمە، وەکو دیارە جگە لەوەی کە بەشێکی شاخەکە داڕماوە و ڕێگاکەی گرتووە، بەشێکی تری شاخەکەش بەم شێوەیە درزی زۆر گەورەی بردووە. ئەمە یەککە لەو درزانە کە زیاتر لە مەترێکە بێت درزەکە، هەر بۆیە مەترسی زیاتری ڕوخانی شاخەکە ئەکرێت. تەواوی شاخەکە لێرە هەمووی درزی گەورە گەورەی بردووە، وەکو لە دومەنەکانشدا دیار بێت. ئەمە درزی شاخەکەن، هەمووی بەو شێوەیە درزی بردووە، هەر بۆیە تیمەکان ناتوانن لە خوارەوە کاری خۆیان بکەن و شاخەکەش بەردەوام دادەڕێن، بەردەوام دەچێتەوە سەر ڕێگاکە. هەر بۆ ئێستا بڕیاری ئەوەی لێ دراوە کە ئێرە بە تەواوی بە تەقەمەنی بیتەقێنەوە، اینجا پاشماوەکەی فڕێ بدەن و ئەگەر نا هەر چۆنێک هەر چەندێک باشی بکەنەوە دووبارە شاخەکە تووشی داڕماوە.